بەڵێ لەسەر گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆ کەرکووک وە پێدانی بارگەی ئەنجومەنی سەرکردایەتی و پارتە بەخشینی بە زانکۆی شارەکە ئەمانە و چەند پرسێکی دیکە گفتوگویەکی خێرا دەکەم لەگەڵ بەڕێز نیازی حەمعەزیز بڕیاردەری بەشی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان کە بەسواسەوە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت و پرسی هەڵبژاردننی شێکێکی دیکا بێت لە گفتوگۆکانمان. بەڕێز نیازی ئەم کاتتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا بۆ دەست پێکەین بزانین ئامادەکاریەکانتان وەکو پارتی لە کەرکووک چییە و بەخشینی بارگەی ئەنجومەنی سەرکردایەتی بە زانکۆی شارەکە چ کاریگەریەکی لەسەر هەڵبژاردنەکان دەبێت لە کەرکووک؟ بەڵێ سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستان. دیارە لەو چەند ڕۆژە هەنگاوێکی گەورە کە بەشێکە لە هەنگاوە گەورەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەوە بوو لەلایەن جەنابی سەرۆکەوە ئەو بینایە بەخشرا بە زانکۆی کەرکووک. دیارە ئەمە یەکەم جار نییە، هەڵبەت پێشتر ئێمە و خەڵکیش هەموو بەگشتی دەزانن هەڵوێستی سەرکردایەتی پارتی و بە تایبەتی جەنابی سەرۆک لە بەرامبەر زانست و زانستخوازیدا چۆن بووە. گەر لە بیرمان بێ هەموو لایەکیش دەزانن کە کاتی خۆی لە دهۆک ویستیان بڕوانامەی فەخری دکتۆرای فەخری بە جەنابی سەرۆک ببەخشن، بەڵام ئەو قبوڵی نەکرد. گوتی من حەز دەکەم خزمەتکارێکی زانکۆ و خوێندنی باڵا و ڕەوتی فێرکردن و پرۆسەی خوێندن بم. ئەمە خۆی دەلالت لەوە دەکات کە هەمیشە نەکەر ئەو جارەکە بینایەک لە بینایەکانی پارتی دیموکراتی کوردستان کە بە مڵکی خۆی بووە پێشکەش بە بەو زانکۆی کردووە و دەتوانین لەو شێوە بەخشین و لەو هەڵوێستانە لە دەیان شوێن و لە دەیان هەڵوێستی دیکە باس بکەین. دەکرێت پێمان بڵێ پارتی دیموکراتی کوردستان چۆن خۆی ئامادە کردووە بۆ هەڵبژاردن؟ دیارە هەڵبژاردن کە پێشتر بڕیار بوو بکرێ، بەڵام چەند لایەنێک نەیانویست بکرێەوە تەگەرەی خراپە پێش. ئێستا کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن سەربەخۆی هەڵبژاردن عێراق با بڵێن پرۆسەکە جێبەجێ دەکا، ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێمە هەروەها وەکو بەشی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ لایەنە بەرپرسەکان لە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئۆرگانەکان هەماهەنگێکی باشمان کردووە، خۆ ئامادەکردنێکی باشمان کردووە و بەپێی ئەو ڕێنمایی و ڕاستپاردانەی کۆمیسیۆنی باڵا ئەوەی پێویست بوو بێ کردومانە لە ئامادەکردنی کاندید کە لە هەر 5 پارێزگایەکەی کە کوردنشینی هەیە و ئێمە بەشداری دەکەین وەکو پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی کەش لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانیش بۆ ئەوە چەندین کۆبوونەوەی جددی کۆبوونەوەی چارە نووساز کراوە بۆ ئەوەی بتوانین بەشداریەکەمان بەشدارێکی کاریگەر بێ و بڕواشمان وایە کە کوردانی ئەو چەند پارێزگایە کە پارێزگای عێراقن ئێستا هەرێمی کوردستان داخلی هەڵبژاردنەکە نییە، بەڵام ئێمە بەهۆی وەکو گوتم ئەو ژمارە زۆرەی کورد کە لەو 5 پارێزگایە هەیە بە تایبەتی لە کەرکووک و نینەوە بەشداری دەکەین و خۆمان زۆر بەباشی ئامادە کردو وەکو بەشی هەڵبژاردننی ژەوەی پێویستکە هەر لە ئێستاوە دەستمان کردو بە خولی فێرکردن و خولی ڕاهێنان بۆ کاندیدەکان و بۆ بریکارەکان و بۆ ئەو کاراکتەرانەی کە لە پرۆسەی هەڵبژاردندا بەشداری دەکەن. ئەو ئامادەکاریانەی وەکو پارتی کردوتانە لەو ناوچانەدا بە دیاریکراوی کەرکووک چاوەڕێی ئەوەی لێ دەکرێت ببنە هێزی یەکەم؟ دیارە کەرکووک بەلای پارتیەوە قوڵایی استراتیژیە بۆ داهاتوو و پێشتریش هەروە بووە. هەمومان دەزانین کە کەرکووک لە سەردەمی بارزانی نەمر گەورەترین ڕێککەوتن و شێوازێک لە شێوازەکانی بەرەنگاربوونەوە لەسەر کەرکووک بوو. ئەوە بوو شەڕی قۆناغی دووەمی شۆڕشی ئەیلول لە 74 لەسەر کەرکووک بوو. لەبەرەوە کەرکووک خەتی سوورە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان. هەروەکو بارزانی نەمر توێتی کەرکووک دڵی کوردستانە فعلاً پارتی ئەوەی سەلماندووە کە کەرکووک بەشێکی گەورەی و دانابڕێ.
پارتی خاوەنی سەرمایەکی گەورەی مرۆییە لە کەرکووک کە بڕوای بەو هێزە مرۆییە هەیە کە لە هەڵبژاردندا وەفای خۆیان دووبارە دەکەنەوە و هەڵوێستیان دەبێ بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان و دەنگی پێدەدەن. دوا ڕووداوەکانیش کە لەو ماوەیەدا ڕوویدا سەلماندی کە پارتی تا چەند چۆتە ناو قوڵایی دڵی خەڵکەوە لە کەرکووک. بەڕێز نیازی کەواتە بەگەڕانەوەتان بۆ کەرکووک چۆن خزمەتی خەڵکی شارەکەکەن واتە بە کورتتر بڵێن پرۆژەکانتان چییە کە پێشکەشی هەم هاوڵاتیان و هەم شارەکەیەکەن؟ ئەوە ڕەنگە پێویست بکە ئیدارایان حکوومەتی هەرێم وەڵامی ئەو پرسیارە بداتەوە، بەڵام ئێمە دەزانین کە ئەگەر وای لێهات و هیوامان وایە کە کەرکووک لە ئەنجومەنی پارێزگایەکەی زۆرینەی کورد بێ کە پێشبینی دەکەین هەروە بێ ئینشەڵڵا، دیارە ئەو کاتە ئەو حاڵەتە نەئاسایی بەسەر کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەر هێنرا ئەوە نامێنێت، چونکە ئەو پارێزگا و ئەو کاربەدەستانە داسەپێنراون بەسەر خەڵکی کەرکووکدا. هەڵبەت ئەو کاتە هیوای ئەوەش دەکەین کە لایەنە کوردستانیەکان هاودەنگ و هاوهەڵوێز بن لەوەی کە کەرکووک قۆناغێکی کەی زێڕینی خۆی بێتەوە بەر و ئاهێکی ئازادی بێتەوە بەر و ئەو کاتە پێشتری شەروە بۆ دیارە ئەوەی کە ئەگەر پارێزگاری کەرکووک کورد بوو بێ خزمەتی زیاتر کراوە، بە تایبەتی لە سەردەمی خوا لێ خۆشبوو نەجمەدین کەریم کە کەرکووچەکان باش دەزانن ئەوەندەی ئەو ماوەی ئەو پارێزگار بوو چی کرد و چۆن خزمەتی ئەو شارەی کرد. بەڕاستی کەواتە چاوەڕێ دەکرێت ئەم جارش پۆستی پارێزگاری کەرکووک کورد وەریگرێتەوانێ؟ دوای ئەو تەعریبەی کە دەیان ساڵی خایەن تا ئێستاش ئەوانەی کە چاودێری سیاسین یان شارەزای باری کەرکووکن هەمووان دەزانین کە ئێستاش زۆرینەی کەرکووک دوای ئەو هەموو جەبەڕوت و ئەو هەموو زوڵم و زۆرەی لە خەڵکی کەرکووک کراوە، ئێستاش زۆرینەی کەرکووک کوردە و دانیشتوانەکەی کوردە. بۆیە وا ئومێد دەکەم و واشی دەبینم بەش بە حاڵی خۆم کە کوردی کەرکووک کوردی ڕەسەنن و بە هیچ شێوەیەک سەردانانەوێنن و دەنگ بە هێزە کوردیەکان کوردستان. هەموو کارێکمان وەکو پارتی دیموکراتی کوردستان و لە بەشی خۆمان وەکو بەشی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان تەقسیریمان نەکردووە و بەردەوام لە دانانی بەرنامە و پلانین بۆ ئەوەی کە کورد اعتبار و ڕومەتی خۆی بۆ بگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە داهاتوودا خزمەتی ئەو شارە بکرێت کە لەوەتی هەیە لە ژێر ستەم و زوڵم و زۆریدا دەژی. بەڕێز نیازی حەمعەزیز بڕیاردەری بەشی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی، گەلێک سوپاس.